سڵاوتان لێ بێتەوە کاتتان باش بینێرانی ڤار بەهۆی نزیکبوونەوەی دەستپێکی خوێندن لە هەرێمی کوردستان لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان یاخود دایک و باوکان بۆ پێداویستی کڕینی قوتابخانەکان ڕوودەکەنە بازار بۆ کڕینی پێداویستی بۆ منداڵەکانیان. من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە فرۆشیارێکی پێداویستی قوتابخانەم لەگەڵدایە. سڵاو دەبێت وەم کات باش ئەگەر پێم بڵێ هاوڵاتیان بەهۆی نزیکبوونەوەی قوتابخانە یعنی بەهۆی ئەوەی کە قوتابخانە دەکرێتەوە تا چەند هاوڵاتیان دێنە بازار بۆ کڕینی پێداویستی قوتابخانە. بەڵێ ئێستاکە وەختی کردنەوەی قوتابخانێ ئێستا خەڵکەکە بەعام لە بۆ پەراوگە و جانتا و جلوبەرگ و ئەو شتانە خۆیان ئامادە دەکەن وەختی مەکتەبەیە. ئەی بازار چۆنە بەهۆی ئەوەی کە قوتابخانە نزیکە بکرێتەوە تا چەند کاریگەری لەسەر بازاڕی دروست کردووە ئێوە چی ئەفرۆشن؟ ئەمە ئیشیمە جانتای قوتابخانەیە بازارژە الحەمدلله ئێستا وەختیتی لە ئەو دە ڕۆژ دوازدە ڕۆژەی خەڵکەکە خۆی ئامادە کردووە الحەمدلله بازارش باش. زیاتر ئەو کەسانی کە دێنە لە دایک و باوکن بۆ منداڵەکانیان دێنیان هەر قوتابیەکانن. والله ئیمە تاکفرۆشی نییە بەڵام ئیمە جوملەیە زیاتر بەڵام هەر داک و باوکەکان لە بۆ منداڵەکانیان شتەکان دەکرد. لە ماوەکانی ڕابردوودا موچە دابەشرا بەسەر هاوڵاتیان تا چەند کارگەری ئەرێنی یاخود نەرێنی لەسەر بازار ئێوەی دروستکەرەوە زۆریش فەرقی هەیە و ئێستاکە باش بوو ئەو هەفتەی ڕۆیشت کە تەوزیعکرا خەڵکەشی زۆر هاتە بازاڕی فەرقەشی زۆری هەیە بەڵێ ینی هاوڵاتیان سەردانی تەبعا نارێوەڵا زۆری فەرقە. تەنها جانتا ئەفرۆشن؟ ئێمە بەس جانتای دەفرۆشین بەڵێ. نرخەکەی چۆن؟ وەڵا نرخەکان لە دەوروبەری لە 20,000مان هەیە بە 15مان هەیە بە 25مان هەیە بە 10,000مان هەیە ئەنواسان ئەرێوەڵا بزەبت. ئەی بەراورد بە ساڵی ڕابردوو چۆن بۆ ئەم ساڵ باشترە خواز لەسەر پێداویستی قوتابخانەیان پاریان پێرا پێداویستی قوتابخانە ئەتو هەر دەبی بیکڕی یعنی شتێک نییە مەسەلەن برێ وەڵاهیە من ئەو شتەی ناکڕم منی ئەتو هەر دەبی بیکڕی یعنی ئەوە دەفتەر و قەلەم و جانتایە و ئەو شتانە هەر دەبێت و بیکڕی ئەوە نییە برێ من نایکڕم. قسەی کۆتایی ڤار دەیکات.